حکوومەتی عێراق لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە دەیەوێت قەرەبووی ئاوارەکانی عێراق و هەرێمی کوردستان بکاتەوە. بەڵام من لە ئێستاوە بڕارەکە بووەتە جێگەی نیگەرانی ئیداری پارێزگا و خەڵکی هەڵەبجە، چونکە بەپێی ڕێوشوێنەکان بێت کەمترین خەڵکی هەڵەبجە و هەرێمی کوردستان سوودمەندی قەرەبووەکە دەبن. حق حکوومەتی عێراقی وا سەیرمان بکە هەر ئەوە گرنگی بەوە نەدا کە ئێمە ئاوارە بووین چوونەتە ئێران. ئێمە شەهیدمان داوە، ئێمە شارەکەمان وێران بووە، خانوومان بە پێوە نەماوە، کەلوپەلمان فەوتاوە. ئەو خەڵکانشی کە لێرە ماونەتن و لەژێر دەسەڵاتی ڕژێمامانتەوە و کاتە حق ئەوانش قەرەبوو بکرێنەوە، چونکە ئێمە قەرەبووی ڕۆحیمان ناکەنەوە. ئێمە قەرەبووی پێویستە ماڵ و سەروەت و سامان کە لە دەستماناوە خەڵکی هەڵەبجە بە جلوبەرگەکەی خۆیەوە توانوێتی لە ماڵەکەی خۆی دەرچێ، هەموو ماڵەکەی وێران بوو بۆ جارێکە. نەک یاسایەک دەرکەن، ئەم یاسایە وای لێبێ خەڵکی هەڵەبجە بە کەمترین کەسی خەڵکی هەڵەبجە شمولی بکات. بۆیە ئێمە لەگەڵ و دوو بە ڕێزە قسەمان کەوتمان ئێمە هەرچۆن بێت هەوڵ بدرێ ئەو یاسایە هەموار بکرێتەوە، چونکە خەڵکی هەڵەبجە لە دوای ڕاپەڕین ئیتر گەڕاونەتەوە. ئەو کە گەڕاونەتەوە بۆ ئێرە ئەو چواری حوتە شمولی ئێمە ناکە بۆ شێوەی کە هەیە، بەڵام شمولی هەندێک خەڵکەکە تەمە ناکەین ئەو یاسا قەرەبوو بکرێتەوە و چارەسەر بکرێ. بەپێی زانیاریەکانی پەیام ئەوانەی لە عێراق ئاوارە بوون و لە دوای ساڵی 2023 گەڕاونەتەوە عێراق سوودمەند دەبن و قەرەبوو دانگرێتەوە. لە هەرێمی کوردستانیش ئەوانەی دوای ساڵی 1992 گەڕابێتنەوە سوودمەند دەبن. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دەڵێت لە هەوڵدان ئەو بڕگەیە هەموار بکەنەوە بۆ ئەوەی زۆرترین خەڵک کە ئاوارەی و دەربەدەریان بینیوە قەرەبووەکە بیانگرێتەوە. ئێمە پێشووتر نووسرامان بە فەرمی ئاراسەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق کردبوو کە داوامان کرد کە ئەو قەرەبووە کە خەڵکی عێراق ئەگرێتەوە هەرێمی کوردستان و بە تایبەت خەڵکی پارێزگای هەڵەبجەش بگرێتەوە، کە ئەمە بەڕاستی کێشەیەکی گەورەیە. ئەوان ئەو یاسایان داڕشتووە کە ئەوە کەسانە ئەگرێتەوە کە لە دوای ساڵی 2023 گەڕاونەتەوە لە دوای ڕوخانی ڕژێمی پێشوو لەو کاتێک کە 2023 حکومەتی عێراق ڕووخاو نەماوە. ئەو خەڵکانە لەو کات لەو ساڵەوە کە گەڕاونەتەوە عێراق ئەو جۆرانە قەرەبوو وەرەگرن کە ئێمە بەدڵنیاییەوە کە ئێمە هەر دوای ئەوەی کە دوو هەفتەیەک لەوە پێشە بێت نووسرامان جارێکی دیکە بە فەرمی ئاراسەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق کردو داوامان کردووە کە ئەو قەرەبووە خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەت هەڵەبجە بکرێتەوە کە لە ساڵی وەکوتم 1970 و 1970 و 1974 خەڵکی ئەم دەوروبەرانە ئاوارە بوون. خەڵکی هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە بە تایبەتی بەوەی سیاسەتی سەمکارانەی ڕژێمی بەعەس دەیان جار و لە ساڵە جیاوازەکاندا ئاوارەی وڵاتانی دراوسێ بوون و ماڵ و شاریان ڕوبڕی وێرانکردن و کیمیایی باران کراوەتەوە. بۆیە هەر بڕارێک بدرێت بۆ قەرەبووکردنەوەیان پێویستە بێدانان هیچ مەرجێک خەڵکی بەگشتی بگرێتەوە. بۆ مەبەستەش بڕیارە ناوەڕاستی مانگیەکی ساڵی تازە لیژنەیەکی تایبەتمەند لە حکوومەتی عێراق سەردانی پارێزگای هەڵەبجە بکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.